من نام جلاو لپۆلی شەشم ئەمڕۆ ڕۆیشتین بۆ سەیران بۆ چەمی ڕێزان و هەندێک چالاکی خۆشمان کردو و مامۆستاکان زۆر باش بوون لەگەڵمانەوە کاتێکی خۆشمان بەسەر برد و ڕەفیقەکانمان زۆر باش بوون و بۆ خۆمان یاری چاکمان کرد و ئێرە شوێنێکی زۆر جوانە و تر خواتان لەگەڵ. Hi, I'm Anna. I'm from grade 6A, and today we came to this beautiful trip thanks to all our teachers helping us to come to this trip. So here we came to Chami Razan. This place is so beautiful and hopefully you guys can come. Well, after we had some fun at Chami Razan, and after that, before we left, we cleaned up the place just so that the visitors that come after us can have a really fun time and have a beautiful nature. Please try to keep the environment clean because if not, then the environment will be dirty and then we will have less oxygen and that's really bad for our health. Thank you so much for listening. Bye! ئەمڕۆ لەگەڵ قوتابخانەی جیهانە هاتین بۆ سەیرانگای چەمی ڕێزان کۆمەڵە چالاکێکی زۆر خۆشمان کرد هەروەها سوودی زۆرمان بینی لەم گەشتە بەڵام خاڵێک هەیە کە ئەبێ هەموو کەس پەیڕەوی کە یەکەم ئەوەیە کە دوای خۆمان شوێنەکە کۆکەینەوانە لەبەر دوای ئێمە خەڵکی کێتە جێگا وەکو ئەمڕۆکە هەمومان کۆمان کردەوە سپاس. ئەمڕۆ لەگەڵ قوتابخانە هاتین بۆ چەمی ڕێزان یەکێک بە لە خۆشترین ڕۆژەکانی ژیانم فێری چەندین شتی باش بووین و زانیمان مامۆستاکانمان باشتر بناسین و ئەم شوێنە زۆر خۆشە چونکە ئێمە دوای ئیمتیحان ڕێک دوای ئەوە ئیستراحەت دەکەین لەبەرەوە ئێمە هاتین بۆ شوێنێکی ئاخۆش. ساسان لەدا دەمەوێت پامێکی گرنگ بگەێنم لێرە هیوادارم هەر کاتێک کە هاتم بۆ شوێنێکی گشتی و کاتێک خۆشتان بەسەر بردووە ئەوە پاک و خاوێنی شوێنەکە پارێزن دوای خۆتان پاکەنەوە چونکە لەوانەیە بەیانی هەمان کەس تۆ بیت کاوگەڕێیتەوە شوێنەکەی خۆت بۆ کاتێک پیس و پۆخۆی ئەو شوێنە بینی ئارام نەبی بۆ دڵتەنگ بیت کەوا چەند ئەم شوێنە جوانە و ژینگەیەمان پیسە بۆیە کە هەمیشە ژینگە بپارێزن.